لە چلوویەکەمین ساڵیادی جنوسایدی بارزانیەکان ئەمڕۆ سەرڕێز و نەوازشدا دەنوێنین کە هاتووین ئەمڕۆ لێرانە وەک وەزارەتی کاروباری شەهیدان لەگەڵ و بەڕێز وەزیری کاروباری شەهیدان و بڕکاری وەزارەت لێرە لەگەڵ خەڵک بە هاوبەشی بەشداری بکەین بۆ زیندوو ڕاگررتنی ئەم یادە کارە سادبارە بۆ ئەوەی کە لەبیر نەوەکانی داهاتوو نەچێتەوە بۆ ئەوەی کە پێیان بڵێن ئەوەی ئەمڕۆ و ئازادی و کوردستانە ئاوادانەی هەیە ئەمە بەرهەمی ئەخوێنی ئەم شەهید و جینۆساید کراوانەمانە وەکو کابینەی نوێم حکوومەت هێرێمی کوردستان وەکو پەیامی جەنابی سەرۆک وەزیران و بەرنامەی کاری وەزارەتی کاروباری شەهیدان لە ڕابردووە لە ئێستاشدا بەرنامانەوەیە کە پێداگیری دەکەین لەسەر ئەوەی کە حکوومەتی فدرالی عێراق دەبێتن مافەکانی کەسوکاری جینۆساید کراوان بە قوربانیان و هەموو ئەو زیانانەی کە بەر ئەم خەڵکە کەوتووە قەرەبوو بکاتەوە کە بە پێی دەستور لە دەستوردا چەسپێنراوە بەرپرسیارەتی حکوومەتی فدرالیە دەوڵەتی عێراقا کە میراگری دەوڵەتی پێشووە هەموو ئەو درڕندەیانەی کە ڕژێمی بەعس کردوێتی بەرامبەر بە خەڵک دەبێت ئەمان لە ئەستۆی بگرن و قەربووی خەڵک بکەنەوە کە بەداخۆ تاکو ئێستانەیان کردووە زۆر بەڕوونی ئەمڕۆ لە بەیاننامەی جەنابی سەرۆک وەزیران دامەژەی پێکردووە پێداگیری دەکەین هەتاوەکو مافەکانیان بەردەست دەکرێتن بەرنامەمان هەیە بۆ ئەم بوارە و کارمان لەسەر کردووە لەسەر ئاستی ناوخۆ لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر خەتین کە فشار بکەین کە بەداخەوە تا ئێستا نایەتە ژێرباری و لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەرنامەمان هەیە کە بتوانین کۆمەلگەی نێودەوڵەتی بێنینە سەرخەت دان پێدا بنێن جینۆساید بناسێنرێتن لە ڕێگەی ئەوانەوە بتوانین فشارێک دروست بکەین بۆ ئەوەی کە حکوومەتی فدرال پابند بکەین بەو ئەرکە دەستوری و یاسایی کە لە ئەستۆیدایە لە محکەمەی باڵای تاوانەکانی عێراق قراری لەسەر دراوە و بە جینۆساید ناسێنراوە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی قراری کردو ئەم بابەتە کە جینۆسایدە ئێستا بەرپرسیارەتەکە لە ئەستۆی ئەواندایە کە بەڕسمی داوای لێبوردن لە گەلی کورد بکەن لە بارزانیەکان لە خەڵکی گەرمیان لە هەڵەبجا لە فەیلیەکان کە جینۆساید کراون و قەرەبووشیان بکەنەوە.